أوي احترام وأوي أدب وأوي أسلوب وأوي تربية بلا أهلي هەڵەبجە بەدیە کرێن. هەڵەبجە ناوی کەسایەتیە گەورەکان و پیاوەمەردەکانی کوردستانمان بیرەخاتەوە. ڕاستە هەڵەبجە خۆی بۆ خۆی مێژوویەک و سەروەرەیەکی تایبەتی هەیە، قوربانی هەیە، بەڵام بەڕاستی مەرگی وریا تەسیری زۆر لە ئێمە سێسایەقی کرد. هەڵەبجەم خۆشەوێت یەکەڵاوی خوێنم بووە. ئەمڕۆ ڕۆژی هەڵەبجە و هەڵەبجەیەکانە لە بازاری خەزای سێ سادقم کە دراوسێی پارێزگای هەڵەبجەیە. ئەمەوێت لە هاوڵاتیانی خەزای سێ سادق بپرسم لەگەڵ بیستنی ناوی هەڵەبجە چیان بەبیر دەکەوێتەوە و بەدێڕێک وەسفی پارێزگای هەڵەبجە بکەن چی دەڵێن لەگەڵم بن. وەک هاوڵاتێکی خەزای سێ سادق بە بیستنی ناوی هەڵەبجە چیت بیرەکەوێتەوە؟ هەڵەبجە ناوی کەسایەتیە گەورەکان و پیاوەمەردەکانی کوردستانمان بیرەخاتەوە وەکو کاک ئەحمەد موختار جاف چەندان شاعیر و مەلای بەڕێز و گەورەی تایە و شارێکی ئاینپەروەرن، بۆیە شارێکی خۆشەویستە. بە بیستنی ناوی هەڵەبجە چیت بیرەکەوێتەوە؟ وەڵا کەسایەتی باش بەڕێز بە احترام ئینسانی دڵ و دەروون ساف، کەسایەتی ئەدیب دۆست وەکو ئەحمەد موختار جاف، کەسایەتی بەدین، ئەوەی احترام و ئەوەی ئەدەب و ئەوەی ئوسلوب و ئەوەی تربێت بێ لە ئەهلی هەڵەبجە بەدیە کرێن. وەڵایی من ڕاستیەکەی زۆر خەفەتبارم بە شانزەی سێ کە کیمیاوارانەکە کرا لە هەڵەبجە زۆرمان پێ ناخۆش بوو، وەکو کوردێک حەز بە شەرمەزاریەکەین کە ئەوە کارساتە بەسەر هەڵەبجەی خۆشەویستە هات. وڵایی تەبەن وریا بەداخەوە بەڕاستی من هاوڕێکی زۆر نزیک و خۆشەویستم بوو و لە ڕابردوو هەوپیشەم بوو. هەڵبەت وریا بەڕاستی مەرگێکە بە ئاسایی لەبیر ناکرێت. ڕاستە هەڵەبجە خۆی بۆ خۆی مێژوویەک و سەروەرەیەکی تایبەتی هەیە، قوربانی هەیە، بەڵام بەڕاستی مەرگی وریا تەسیری زۆر لە ئێمە سێسایەقی کرد و من وەک زانایالی تەسیری زۆر لەم چکە بەڕاستی ئەو مەرگە مەحاڵە هەر بۆ من لە یاد ناکرێ بەڕاستی. وەڵایی بەنیدە هەڵەبجەوە کارەساتێک خەز باوەڕ ناکەم لە مرۆڤایەتیە شتی وا هەبوو بێت، کارەساتێکە بەسەر ئەو خەڵکا هاتووە، لەبەر ئەوە کارەساتێک خە لەبیر ناچێەوە. وەک هاوڵاتێکی خەزای سێ سادق بە بیستنی ناوی هەڵەبجە چیت بیرەکەوێتەوە؟ کیمیا بارانەکان و زڵم لێکراون، گوناحن، غەدریان لێکراوە. دووشت وتم هەفتە چواری هەڵەبجە ناپاڵمەکان کە دای لە هەڵەبجە، کیمیا بارانەکانی هەڵەبجەش کە هەشتاهۆش و دای لە هەڵەبجە، ئەوە قەت ئەو برینە لای من و لا ئەمساری من خۆش نابێت. ئەگەر بەدێڕێک وەسفی پارێزگای هەڵەبجە بکەیت چیاڵی؟ هەڵەبجە لە ڕووی ئینسانیەتەوە غەدری لێکراوە، لە ڕووی میلەتەکەشوە خۆشەویستترین میلەتە لە کوردستان و لە هەموو عێراقیشە، لە ڕووی قاری ئاسیاش بوو. هەڵەبجە خۆشەویستە لە لای هەمووان و شەردە شانازی پێ بکەین، هەموو گەلی کوردستان شانازی بە هەڵەبجەوە بکات. بەرخۆدان و کۆڵنەدانی کورد پیشانەدات. هەڵەبجە پارێزگایەکی گەورە و جوانی کوردستانە و شارێکە کە زانکۆ و پەیمانگا و خوێندکاری گەورەی خستوتە ناو بازاڕی کارەوە و شوێنێکی زۆر باش و پێشکەوتووە لە ڕووی خوێندنەوە، لە ڕووی زانکۆی باشیتیە، پەیمانگای باشیتیە، خوێندنگەی باشیتیە. هەڵەبجە ڕەمزی شەیدانە، ئەوە ڕەمزی تێکۆشانە، بەڵام بەداخەوە ئێستا بۆ بە ڕەمزی فەرامۆشکردن لەلایەن حکوومەتەوە. حکوومەت لە بریەوەی پاداشتی بکات سزایەدات. هەڵەبجە دەبێت زیاتری بۆ بکرێت بەڕاستی. نوەک سێسایەقیەک بۆ خۆم شانازی بە هەڵەبجەوەکەم و هەمیشەیش شانازی پێوەکەم چکە بەڕاستی هەڵەبجە شیاوی زۆر زیاترە و شارەکەی ئێمەش بەڕاستی شیاوی ئەوەی ئاوڕی لێ بدرێتەوە، سزای سیاسی و ئابووری ئەدرێن، بەڵام هەرگیزیش هەڵەبجە لە یاد ناکەم وەک سێسایەقیەک، هەمیشەوە خۆم شانازی پێوەکەم. بەدێڕێک وەسفی هەڵەبجە بکەیت چی لە مێشکیتوە هەیە بۆ جوانەکانی بۆ تایبەتیەکانی؟ هەڵەبجەم خۆشەوێت یەکەڵاوی خوێنم بووە، هەتا مایشم مەمنونی خەڵکی هەڵەبجە.